وڵای ئێمە کۆمەڵە شۆفێرین تەنکەرمان پێ وەکو هاوڵاتیی ئەم نیشتیمانە دوای کەسابەتی خۆمان کەوتین کەسابەتی ئێمەش تەنکەرە ئێستا ئەوان تەنکەری ئێرانیین بۆ ئێرە باریان نەدەن بار بە ئێمە نادەن بۆچی بار بێەوە نادەن لەبەرەوەی ئێمە کە بداخلی خاکی ئێران بین هەموو تەنکەرێکی عێراقی $600 ڕسومەتی لێسێنن بەڵام تەنکەری ئێرانیەکان هیچ پارەیەک نادەن بە دەوڵەتی خۆیان ئەوان هێنە خاکی ئێمەوە هیچ ڕسوماتێک نادەن ئەو $600 لە کریەکی ئێمە ئەبێتەوە کریەکەمان هیچمان بۆ نامێنێتەوە دوو گەڵەمان بۆ مێنێتەوە بەڵام ئەوان کری خۆیان بە سافی خەنە گیرفانی خۆیانەوە ئێوە جمهوری ئیسلامی کارێکی کردووە کە ئێمە ئەو $600 کە بیدێن لەو دیوە $600 بان کریەکەت بێتەوە ئێمە کریەکە ئێمە چەندێکە $1000 600 لێ دەکەیتەوە $100 لەم دیوە دەین $700 بەس یەکرا بەڵام ئەوان $100 لێ بێتەوە و کری سافیان بۆ مێنێتەوە هاتوین بۆ سەر ئەم جادە ڕێگەیمان گرتووە بۆی بەرپرسان بێت بەدەممانەوە و هەموو هاوڵاتیانی هەمووی هەرێمی کوردستان بە کێشەکە و گرفتی ئێمە بزانن و ئێمەش بەشێکین لە کێشەی ئەم وڵاتەیە کە کێشەمان هەیە و بۆمان چارەسەر بکرێت گەر وەڵام نەدرێنەوە هەڵوێستی داهاتووتان چییە بێت هەڵوێستی داهاتوومان لەگەر وەڵامان نەدەنەوە هەڵوێستی داهاتوومان یەکەم جار بە ئاشتیانە ئەبێ هەڵوێستی داهاتوومان دوایی ئیتر بڕیارمانداوە ڕێگای پێنجیان بگرین و ڕێگەکە داخین